يلا عشرة صلاة ورئيس بهم ولايك شون عزيزان كورجل باش شكر هم ولايك دمو باسو خبراتان شونا دايو سينتا همو برزان كوبنا وبوهم شيشتو سقسو باسكين بهم ساعتي دايشوي أوروباويان زي كردستان بخير بين ست شواني من ورده با همو برزان كوبنا كومال اقسو باس ماذا بهم شيش ده سهل بجارنا كانوا قران ويكشيتي وبارتي وفلان وفي سالو عالم بابتانا هيوا دارن ك كان باش بيت بخير بين ست شو بخير بين يا اخو زمانه ما تشي بوهات دايش شنيه وشتانه بخير بين خوشويستاني من بخير بين ست شو يك دو دقيقة وسينتا همو برزان كوبنو أو كاتا سوباسا كان دس بيكين عزيزان بيجا كونا كمان متمنى ما دس جاي زانياري يكتي بيجا كونا كي داجي كردو هم يعني شكلنا سرية و هربو خويا عن طازة بيش معنى نامانه براسي كيف خويا أنا هناكين طاقتي وبزمانية أو أنواع زانية قرية ممانان شو أقصب كينيا شو أقصنا كينيا أو هموش لك أبنوه والأمر راسيكي أوانية أو أن خوان دمك دوراونو تازه أبي دوران كان يخوان بنوسنا وبتزوير وتزوير كاري وهرشوا وفراندن وكشوبر وعالم بابتنا عزيزان أمشوكم ولا يخصتهم بوكم لسر مسألة هالبجارنا كان بتايبتي لا سرتاوا لقرانو تسبيك شنك هدفي منكم على محمد نايشة الموا مسألة اللي يدان بو لقران بوشي لدن لقران بوشي من وكو إنساني كدصر لتمني خوم بخشي ببزوتوي قران آواتم أويا كأم بزوتوي آسواري شي نمينت أو رقي من لشو أسد شاوي قلتو عزيزان خوش بيست همو تنبيتانا ككاتي قران دروز بو بهموت واناوا دزان الصادي الرباق شو رجياني خومان خسي بينايو نتيجة كي كومالي خلقي ساخته دسيان بسر أم بزوتوي قلتو أم بزوتوي بمددي إيسا هنا من إساء لسر مسائلي در أنجامي هالبجارنا كان قسناكم عزيزاني من چونك هشتا أنجام كاني بفرمي ديار نية أكري آلو غوري تيابكن خوتان أزانن كقلاني عراق بعرب وكرد وتركمان وآشوري شوشو أمانوا أمد صلاتي إساء لبصرة وهتاها لبجو تازاخو ناويت براسي ناينوي هل لبر أويشا لصاحفتا وهشتا خلق بايكوتي كدو دنگي نداوا هر أما بو قلاني عراق كفايته بو منوكو آرا محمد كفايته كخلشي عراق وخلشي كردستان أمد صلاتي جتيو باتينايت أم بون قرنقا يتكارن بوانية لصابي ستابي سوبينج بسوسي أيج لبر هرشا لبر نان برين لبر قربة سري دنيا وبام حسبانا شي بينج كوسي باو شي ديبا وشي بانصا با أما براسي كشي منية أويك أصلا أكثرية يعني زوريني خلق برا هاي برواي بهالبجارنا كان نية وهدش بهالبجارنا كانوا واتا سلبري أم حكمة لبغاء أم حكمة لهولير وحزبكاني بيكنركاني كومل خلقي الرسوان قاچاقچين بازرگانن خلشي عراق متمانيان بيانية وبراسي دنگان بينادن جالو صاحبي سو بينجا چي دروسكن بو خوان او مشكله خوانه چون كوسيكان دابشكن او مشكله خوانه يكشتي چنباو بارتي چنباو يك غور اگه غور كوسي با غوران يعني امان من نازنم اما على جنوب عينده تواكو نتيجه كان درجت اما عصي موضوع نيه بو من خوش استاني من اويك جرينجا بزوتوي غوران نيتوانيو بهزي خو يكوسي لكنوسانا بهنت ماشي بزوتوي كا بسوچوار كوسي هنا ل 2009 كاتوانم بلام 35 هنا بو بلام تزوير يعني لكريتيو بارتي نانيشت ما النتيجة كي أما تكي سايبيني بوشي وبزوتة وايدي هات أنا هالبراسي إيه متى وان باربوين يا أواني دسان بس أبزوتة ويا قلتو أبزوتة ويا أوالي كرت خوش ويسانو عزيزاني من هل سنتاو إيما هتشي هاور هي كلمان بابا أبزوتة ويا أوالي مكان كاكا دل بس أبزوتة ويا مقرن كاكا هتشي ما استاشو دي كوتان كنوتوا أبزوتة ويا أسواري نامنت هسان لبران برا هتشي بلا مال هي قاري حاجة علينا يادي بخير سكاتنا ما بقاري حاجة علينك بحرمتنا ما بوكا براينك قفري درقاكي انقوري هيني عبد الله لا كلانو قرميانا قفري درقاكي ايش انقوري سكاتنا ما بمعنينا كان خوش بستان
عمەری سەیعەلی چیانما ئەیانوت مێمنەتمان نییە کێ ڕابا بڕۆن حیزبیکە دروستکەن ئێمە کەس پێویستیمان بە کەس نییە. ئەمە قسە و باسەکانی ئێوە بوو. ئایا ئێستا کێ ڕاستی کرد؟ ئێمە ڕاستمان کرد یا ئێوە ڕاستان کرد؟ مەگەر من 3 ساڵ بەر لە ئێستا خۆم بەتەنها نەمووەتان کەم بە حەسک گۆڕان، نەمووەتان لێ یەکەم حەسک بە حەسکی خۆی بەغیری بە حەسک بەرن؟ نەتیجەکەی ئەمەیە کە ئێستا بینیت. چیتان نەکرد بە عوسمانی حاجی مەحموود؟ سوکاتی ما بە عوسمانی حاجی مەحموود نەکەن؟ چیتان نەکرد بە ئارام مەحموود و بە عەبدوڕەزاق شەریف و بە دەیان ئینسان و سەدان ئینسان و هەزاران هەڵسوڕای گۆڕان لەم کوردستانەیە هەرچی سوکاتیە ئێوە بە ئێمەتان کرد. تەنها ئێمە وتمان ئەم بزوتەوەیە تەسلیم مەکەن بە ئیرادەی بنەماڵەی بازانی، تەسلیم مەکەن بە ئیرادەی یەکێتی. ئەم بزوتەوەیە بۆ ئەوە دروست بووە ئەم سیستەمە بگۆڕێت. یوسف محەممەد منێرن بڕوا یاسای سەرۆکایەتی بۆ پارتی بنەماڵەی بازانی بنووسێت. مەگەر نەمانوت وتمان دەنگمێن بە یاسای ترۆر، وتمان پارە لە یەکێتی وەرمەگرن مانگنە 250,000 دۆلار بەڕێکوتی دەباشانەوە، وتمان دەنگمێن بە پارتی حکوومەتەکەی مەسعود بازانی. ئێوە وتان برا گەورە لە بینی ئەم دوو کەوانەیە ئێوە دروستان کرد بۆ مەسعود بازانی، وتان برا گەورەیە. ئێوە بوون کە 4 ئەندام پەرلەمانتان نار بۆ بەغا دەنگبا بە کاندیدەکەی پارتی بنەماڵەی بازانی بە فواد حسین. ئێوە چیتان نەکرد بە ئێمە؟ بۆچی ئەو مێژوتان ئاوا لێ کرد؟ ئایا عەزیزانی من کە کاتە ڕەخرم لە عومەری سەیعەلیە گرت بۆچی پێتان وابوو کە من ڕقم لێتی یا حاڵەیە حسابێ؟ من ئەمزانی کە عومەری سەیعەلی هیچ سیاسەت نییە. عومەری سەیعەلی عەقڵی بیرکردنەوەی نییە. عومەری سەیعەلی فڕی بەم سەردەمەوە نییە، ناتوانێت سیاسەتکە ئەیدۆڕێنێت. من ئەمزانی چیا و نما تەنها بزنسەکەن و پارە پێیاکەن. ئێوە ئەچوون گوێنتان بە ئارام مەحموودەیە بەڵام دیفاتان لە خەلی سەرکانیە کرد. چۆن نایدۆڕێن؟ خۆ ئەمە مێژووە کاکە. ئایلەوە ئێوە گوێنتان بە قاری حاجی عەلیەیە ئەچوون دیفاتان لە عەبدوڵای شۆخا موبارەکە کرد کە ئێستا بۆ بە پارتی. سوکایتان بە عوسمانی حاجی مەحموود بە عەبدوڵڵا و بە هەموو ئەمانە کرد، بەڵام لە بەرامبەرە ئەچوون بە باڵای نازانم فڵانە فیسارەکانە هەڵتانەدا. ئام وشیار عومەرە و تیمێکیان دروست کرده بوو لەم فەیسبووکە شەو و ڕۆژ بەدەیان و سەدان پێیجەوە بەس جونن بە ئارام مەحموودە. باشە خۆم 4 خوشکم هەیە کردبوویان بە 6 هەر شەشەکان کردو بە بێئەخلاقەوە هەڵگیرە ئەوە حیز بوو ئەوە دز بوو ئارام مەحموود دز بوو ئارام مەحموود ئەمەی دزی ئارام مەحموود ئەوە چۆن نایدۆڕێنن؟ ئێوە هەرچی ئینسانی شەریفە، هەرچی ئینسانی گۆڕانخوازە، هەرچی ئینسانی محتەرەمە، هەرچی ئینسانە کە گیرفانی خۆی ناوێ و بۆ گۆڕانکاری تێکۆشێ، ئێوە هاتن هەمووتان ڕاونە بەڵام گردەکەتان پڕ کرد لە ئینسانی ساختەچی و هەلوک و دەرمانخۆر و نازانم چی و ئەلەم بابەتانە. ئێوە سوکاتی بە ئارام مەحموودەکەن بەڵام سمە بۆخ لە گردەکەدانن بیرتان بۆ بکاتەوە. هەی قوڕ بەسەرینە. تۆ عوسمانی حاجی مەحموود قاری حاجی عەلی و هەموو ئەمانەکەیتە خوارەوە ئەڵێ سمە بۆ قوڕە لە گردەکە دانیشتەوە هینمان بۆ بکە بیرمان بۆ بکەرەوە. ئەی هێنی جوێن بە ئارام مەحموود سوکاتی پێ بکە درۆی بۆ بکە. چۆن شتی وا بکات؟ کەواتە ئاسی مەسەلەکە ئەوەیە کە خەتا ئێمە نییە. هەموو خۆم و هەموو هاوڕێکانم لە ناو و لە دەرەوە ئێمە هاوارمان کرد بۆ ئێوە وتمان بابا ئەم بزوتەوەیە ئاوا لێ مەکەن، ئەم بزوتەوەیە کۆتایی پێت. بەڵام ئێمەتان زڕم لێدا بێحرمەتیتان پێکردین. هەرچی چەورە و ماستاوچی و ساختەچی و بۆ گیرفان و بۆ پارە تێکۆشێ، ئەوەی کە بە قاپی ئارەق سەماتان بۆکە، ئەوەی سمەکان کە لە گردەکەیە چاتان بۆ گێڕن و پێڵاو بۆ چیا و نما بۆ یاخەکە و نێرگەلەیان بۆ پێچێتەوە و قەل و قاسخۆرەکانی هەولێر و ئەمانە ئێوە ئەمانتە دەری خۆتان کۆ کردەوە. باشە هەمومانتان ڕاونە وتان کێ ڕوە بڕوە. عومەری سەیعەلی ئاوایە کرد بە گۆچانە قۆڕەکەیەوە کاکەوەی ناڕازیە بڕوە حیزبێ بۆ خۆی دروستکە. باشە ئێوە واتان لێکرد خەتا ئێمە نەبوو. خۆ معقولە بزوتەوەیەک ئەمەندە ئەحمەق کرابێ ڕابەرایەتیەک دەستی بەسا بزوتەوەیە گرتووە قاری حاجی عەلی دەرکا بڵێ بڕۆ خۆ حافیزی بێ نامانەوێ بەڵام سمە بۆخمانەوێ.
یان چێ بڵێ نازانم عوسمانی حاجی مەحموودمان ناوێ بەڵام هینمانەوێت ناوی چی ئەمەی ترم خەلیل سەرکانیمانەوێ ئای لەو بزوتەوەیە ئای لەو ئەقڵە ئای لەو سیاسەتە چۆنشتی وابێ ئێوە بەس خەڵکی ماستاوچی ساختە چیتان نەویست لە گردەکەیە چۆرە و مۆرە خەڵک دوای ناکەوێ بەڕاستی خەڵک چۆن دابنیشێ دوای ئاواتی شێخ جەناب بکەوێ لە ناوێکێتیە لە 92 خەریکی دزیە ئاواتی شێخ جەناب تۆ ئەدەوێ مستەفای سەید قادر دانیشتوو ئاوای کردووە گۆڕان حەوک و سێهێنێ ئێ مستەفای سەید قادر بەس خەریکی ئافرەت و ژن و سێکس و مەشروب و پارەیە چوزانە گۆڕان چییە خۆ ئاگای لە گۆڕان نییە ئەی مەگەر مستەفا نەبوو ئەی گۆڕان حەوک و سێهێنێ ئەی کوا مچەکیان بۆ نەیهێنا ئەی کوا حەوک و سێکەی زەحمەت نەبێ ئەوانە بیریان بۆ ئێوە کردەوە بۆیە ئەو بتوتۆتان ئاوا لێ کرد و ئێمەشان بۆ دەردەبرد و ئێستا شاسوار ئەچێت دەنگەبات ئاوایە مەسەلەکە چێ وای کرد ئێوە واتان کرد من 2016 بە ئێوەم نەوت گۆڕانەکان کارنۆشوان مابوو مانگی دە و مانگی 11 نەموو شاسوار دروست کراوی پارتێ دەبەری سێمانی بۆ لێدان لە گۆڕان ئەی بۆ بەگوێ منتان نەکرد پێشەوبەر لە ئێستا نەموت پارتی هەوڵ ئەدا لە هەولێر و ئەمانەیە نەوەی نوێ دووهەم بێ بۆ لوشکاندنی یەکێتی و گۆڕان مەگەر نەموت خۆ لایفەکەم ئێساش ماوە سەرم پێوەیە من بەسۆ هاتی مستەفای سەید قادرێ داناوە ئەڵێ وەرە مستەفایان تۆ بە بەڵام قاری حاجی عەلی و عوسمانەکان و ئارام ئەحمەدەکان و ڕەزاق شەریفەکان و مامۆستا هادیەکان و کە بەدەیان و سەدان ئینسانی شەرافەتمەندی ئەم کۆمەلگایە هەر هەمووتان وە دەرنا وتان بڕۆن بەلایشی خۆتانەوە ئێوەمان ناوێت باشە چێ قۆنەرەی بۆ چیا ساختە چی دانا ئێوە وتان ئەمە باشە چی عەزیزانی من ئێستا ئێوە نزیکەی 5,000 گوتان لە منە تو شەرەفتان ئەو گۆڕانە چیان بەم ئارام ئەحمەدە نەکرد چیان پێ نەکردم هەرچی مناڵە ورتکە و ساختە چی و سوالکەر و لات و لوتێ هێنابێن ئەم فەیسبووکە شەو ڕۆژ سوکەدەن بە ئارام ئەحمەدە کرد کابرای دەرمانخۆر لە بەریتانیا هەر سوکەدی بە ئارام ئەحمەدە کرد چت نەما بە ئێمەی نەکرد معقولە تۆ دەربازە خێمە دزی هێناوە کردوتە لەگەڵ قوبات داناوە کردوتە بە سەرۆکی نازانشی دەنگ بۆ کۆبکاتەوە دەی خەڵک دەنگا بە دەربازە خێمە دز ئێخۆ هەموو کەدار و گەرمیان ئەزانێکە دزە و کابرایە کاکە ئەزانێکە دایم لە دۆلای دزیوە چۆن دەنگە دەن بەو کاکە چۆن دەنگی ئەدەنی ئاخر من تێناگەم بەڕاستی کێ سیاسەتی ئەم بچوتەوەی بۆشی ئاوایان لێکرد عومەری سەید عەلی و چیا و نما و نازانم جەلال ئەمەی چی پێڵێ ئەم ساختەکارانە کاکە بچوتەکەتە ئاوا لێ کرد کەواتە گلەی لە ئارام ئەحمەد مەکەن لە حەقیقەتە من بە ئێوە مت من خۆم زۆرم هەوڵا بەدەیان جا لەگەڵ هینا قسەم کرد لەگەڵ ئەو کوڕایە لەگەڵ نما و ئەوانە قسەم کردووە کاکە بەکا عومەر کاکە فڵانەکان کاکە ژیان کورە ئەم بچوتەوەی وا لێ مەکەن کاکە کورە کاکە گوناحە ئەم بچوتنەوەیە بابەت 10 ساڵ تەمەنی خۆم بۆ داناوە ئەی هاوار ئەڵێ ئەحمەدی سەگ باب تۆ قسە بە گۆڕانەکەمان ئەڵێیت تۆ ئەواکەیت چۆن وا لێ نایە تۆ ئارام ئەحمەد ملیۆنە بێحرمەتی پێکەیت و کۆمەڵێ نێرگەل لە خۆری ساختە چی پارە خۆری ماستا و چی کۆکەی تۆ لە گردەکە ئەی چۆن وا لێ نایەت زەلام بوو لەو بەغایە کە بە شوێن ئارامی شێخ محەممەدەوە بوو پێڵاوی بۆ ئارامی شێخ محەممەد ئەسڕی 24 سەعاتە لە دەوروبەری ماڵی سفرەکەی ئارامی شێخ محەممەد کەوتبوو سکی هەڵەگۆزی باشە هەرکە لا بووەوە 1 ملیۆن بێحرمەتی بە ئارام کرد دوای 4 ساڵ کە خواردی و پارەی کۆ کردەوە اینجا هات بوو بە پیاوی نماوچیە دابنیشە بۆ خۆی لەوێ خەڵکی دزی ساختەکار بێت ئەی چۆن کاکچێ تۆ ئەدەوێت کێ ئەمە بۆ بکا کێ تۆ ئەدەوێت ئەم قاری حاجی عەلیەکان و عوسمانەکان و ئارامەکان و فلانەکان هەزاران کەسی ئاواوە دەرنێی کێ بۆ بکا کاکە چۆن وا لێ نایەت و چۆن ئاوا ڕەسوا نابیت یاقوبا تاڵەبانی لەگەڵ پاڤێڵ و شانازە بە فیتی بنەماڵی بازانی لاهورە خەنە ئەو لاوە نورەدین نەهێنێت دەچۆن وا لێ نایە کاکە یەکێتی نشیمانی نورەدین بێدەنگ بە تۆ لاهوری نایە نورەدین دەوێ پاڤێڵ و قوبات کاکە وەخەوە چ منتقێکی سیاسیە کاکە ئەمە بەڕەڵاخانەیە بەڵێ ئەوڵێ مەلا نووری ئەزانانی وەکو ئەوانە کاکەچ کەواتە ئەوڕژە دکتۆرێکیان هەیە نازانم دکتۆری بەیتەریە چییە شتێکی نووسیوە بەڵام نایمنی نەهێناوە نازانم ئەو هەموو ڕقەشیە بەرامبەر بە گۆڕان و کاکە ڕقێکی برا ئێوە ئیمانی ئێمەتان دەرهێنا کاکە باشە من لە پاڵتاکە بەدەیان سیمینارم بۆ ئێوە کرد ئێسایش 5,000 ئیرۆم لەلای ئێوەیە هینی کۆڕ و کۆبوونەوەی ساڵی 2009 کە سۆشیال میدیا نەبوو
پارەکەشتان لە کرێکاری مەکرد ئەمە بە تەلەفۆن و بە کارت بۆ سیمینار و کۆڕووکەونەوە بۆ گۆڕان ئێمە گۆڕەمان بردە لووتکە ئێمە پشتمان تێکرد ئاوای لێ هات تەواو من ئەمزانی کە گۆڕان وای لێت ئەمزانی کە گۆڕان بەو دەرداچێت ئەمزانی کە ڕسوا بێت خۆشبەختانە یەکەم کەسانێکی ژووم کە پەلاماری گۆڕانممە زانیم ئیتر خێریتیانە ماوە ئەیلەوە تۆ دەوێت چیاچڵکن دابنیشە گۆڕانە بۆ بڕێوە بەرێ ئێستا بۆ بە پیاوی مامژێران و بەس خەریکی پارەکۆکردنەوەیە ها ئەدەوێت چیا سیاسەتی بۆ بکە زمان لە دەمیانیە کاکە ئەدەوێت براکەی تری قسە لەگەڵاکات سیاسەتی بۆ بکە سیواوە محاڵە خۆ بەڕاستی محاڵە وەزیری ئەم گۆڕانە هەیە ڕۆژانە 40-50 ئیمۆجی دائەنا لە فەیسبووکە بۆ ئەم و بۆ ئەو تۆ دەوێت بە ئاوەتی شێخ نابوو بە مستەفای سێ قادر و بە وەزیری نازدامکیە بەمانەوە ئەوەکەیت ئافرەتێکیشان هەیە ناویچی بتخوا ناوەکەی بیچوو خۆزگا ناوەکەی بیرەکەوتوت خەزا سەمەڕەقێ نووسی بوو خۆشەویستان کوێستان محەمەد ئەدەوێت خەڵک دەنگە باتێک کوێستان وەزیر بێ کاکە کوێستان خێنێکی بۆ میلەتی ئێمە بۆ گۆڕان و بۆ ئەلەم بابەتانە هەبووە لە دەربەنی خانە ئەو کاتەی کە ئێمە دیفاعمان لە گۆڕانە کرد خەڵکی شەریفی دەربەنی خان 18,000 دەنگیاناوە بۆ گۆڕان خۆشەویستان 18,000 دەنگیاناوە بە بچوتۆی گۆڕان ئێستا 300 دەنگیاناوە تێ باشە با بڵێن 500 لە دەربەنی خانە بەڵام مستەفای سێ قادرەی وت وەڵا 18,000 بۆ 300 دەنگ بێنە پێشاوی خۆت کە چیان لێ کردوون تۆ مستەفای سێ قادر تەحلیلتە بەس خەریکی ژن و مەشروب و پارە و لەگەڵ نێشی دانیشتو بەخۆی ئەخوا ئەلەوەڕێ وەڵا گۆڕان حەو کورسیە هێنێ ئەی بە حەو قوڕاچیت باشە ئێوە لە دەربەنی خانە عومەری مریەم و سڵێمان و سدیقتان هەیە کاکە کە بەس خەریکی پارە کۆکردنەوە و دزی و ساختەچێتین لەگەڵ ئاوادی شێخ جەنابە لەم مەزوولەمەند بەشیان هەیە تۆ چۆن نایدۆڕێنی چاوەڕاستەکەم چۆن نایدۆڕێنیت یەک ئینسانی شەریف لەو گدایان نەماوە کە بەڕاست کەعەلەم شەریف قەسم ناحیە کۆمەڵایەتەکەی حەقم نییە بەسەریەوە قەسم لەبارە سیاسیەکەیەوە یەک ئینسان لەو گدا نەماوە ئەخلاقی سیاسی هەبێ ئەوەی لەو گدا بووە هەر هەمێ بۆ پارە بووە من خۆم لەگەڵ زۆرێک لەو هاوڕێیانەی کۆنی خۆمە کە ئێستش لە گدەکەن و لە هەولێرن قسەم لەگەڵا کردوون تومە تو شەرەفی باوەڕە بۆ گۆڕان ماوە توتی نەوەڵا باوەڕم پێی نەماوە تو ئەی باشە بۆچی وازنیانی وەکو ئێمەمانان و ئەلەم بابەتان کاکە چۆن واز بێنم ئەو هەموو ساڵم کردووە ئەی نابێ شتێکم دەستکەوێ یەکسەر چون بۆ لای عومەر و بۆ لای چیاونمە ماستاوچێتی و پاڕانە و لاڵانەوە پۆستێکیان بنێ و بۆ خۆیان پارەی پێیاکەن و تەواو ئێمە گۆڕەمزانی گۆڕان وای لێ من بۆیە ئەموو گۆڕانە بێ بەحسک ئەمزانی کە گۆڕان وای لێ لە واقع کەواتە کەسانگلەیی لە ئێمەمانان مەکەن کە گۆڕان بۆ وای لێ هاتووە چونکە ئێمە هەموو هاوارەکانمان کرد هەموو قسەکانمان کرد لە ئێوە پاڕاینەوە تەکلیفمان لە ئێوە کرد کاکە ئەم بچوتەوەی وا لێ مەکەن کاکە عومەری سێ عەلی بۆ سیاسەت نابێ ئەی هاوار چیاو نما بۆ سیاسەت نابێ چیاو نما وتبووی وشەهی خۆمە گردەکەی خۆمە پارە لای خۆمە خۆم گۆڕانم چیا تۆ گۆڕانی ها جگە لە دزێکی ساختەکار تۆس ئەسەن زانی سیاسەت چییە هەتا ئێسا خەڵکی کوردستان ئێوە گوێتان لە چیاو نماوە بووە لە گوڵ کاڵتر بە یەکێکی پارتی بڵێن خۆ خەڵک جیل نییە ئەم چی ئەم هەر لە ئێسا ئەم شۆ پێتان بڵێم خۆشەویستان ئەم شۆ پێتان بڵێم ئەو هینەی چۆن گۆڕان میزەڵانێ بوو ئاوافش بووەوە ئەو نەوەی نوێی شاسوار ئەگەر ئێستا لە جاتی 5 کورسی 10 کورسی بێنێ ئەگەر 50 کورسی بێنێ بۆ بەغا چارە نووسی نەوەی نوێ ئەم گۆڕانی ئێستایە ئەمە مێژوو ئەم قسەم هەڵگرن بۆ ساڵە 2 ساڵ 3 ساڵی تر هەماشت ئەبینی کە گروپەکەی شاسوار و نەوەی نوێ هەمان چارە نووسی ئەم گۆڕانیانە بێت ئەگەر 50 کورسیش بێنێت ئەوە تاکید بنەوە چونکە چەند ساڵە قسە بۆ ئێوەکەم هەموو قسەکان مخواتەوە دی و هێشتتی بەڕاستی ئەوەیە لەبەرەوە ڕقی ئێمە بەرامبەر بە بزوتەوەی گۆڕان کە لێماندا ڕسوامان کرد من خۆم خۆشبەختانە شانازیەکەم بەشی شێرم پێ بڕێ لەگەڵ هەموو هاوڕێکانمان ئەوانەی کە دەروی وڵاتن گۆڕانمان ئاوا لێ کرد لەبەرەوەی ئێوە حساتان بۆ هیچ کەسێ نەکرد ئێوە بەس خەڵکی ماستاوچیتان بیست
مناڵی وان هێنابوو لەم فەیسبووکە ئارام مەحمەوەی بێخلاق دایکی وای خوشکە باوتەقی دایکی خوشتی بنووسیە کاکە ئەم بزوتەوەی بۆی ماندبووین زەحمەتمان بۆ کێشاوە کاکە ئێمە حسابی گیرفانی خۆمان بووە کاکە بۆ ئەندام پەرلەمانیمان نەکردووە بۆ وەزیریمان نەکردووە بۆ پۆستمان نەکردووە بۆ پارەمان نەکردووە بە گیرفانی خۆمان بە کرێکاری بە قوڵبەسەری ئێمە ئەمانیش ئاڵۆگۆڵ لەو کۆمەلگایە بکەین ئێوە هەر ئێمەتان سوگایتان بە ئێمە کرد هەر ئیهانتان پێکردین ئارام مەحمەوە بەوە پیاوی فڵان کەسە ڕەزاق شەریف ئەوە پیاوی نازانم چییە عوسمانی حاجی مەحموود نازانم خائین و نازانم چییە قاری حاجی عەلی ئەمە ئەوەیە والله خۆشەویستانم مناڵی وا قسەی بۆ قاری حاجی عەلی و لەو گردەوە بە فیتی نما و چییە بڕوا دەبێ ئینسان هەستی بە شەرمەزاریە کرد باشە دێ ئاواتان لێت ئێستا کێ ڕاستی کرد ها ئێمە ڕاستمان کرد یا ئێوە کێ گرەوەکەی بردەوە بەڵێ لە ناخی دڵەوە پێم خۆشە کە ئاوارە سوا بوون معقول نییە من بزوتەوەیە دروستکەم ئەم بزوتەوەیە بڵێ من ئەمەیە لەم کۆمەلگایە گۆڕانکاری بکەم من سیستەمی سەرۆکایەتی ناوی پەرلەمانی مەوێ من ئەمەیەکێتی و پارتی ئاوە کەسی ێستا عومەی سەعەلی بێ ئێمەمانەوێت چاکسازی کەین و خیانتی نیشتیمانیمان نەکردووە و ئەم قسە قۆرانە خیانتی نیشتیمانیشی کردووە بۆچی نەکردووە هەرچی خیانتە کردووە دەکاکە ئەچی یعنی وەرە بەشەر عومەری سەعەلیەکان تۆ بڵێ وەڵام من پارتی ئیسلاحەکەم ئەخە پارتی ئیسلاح بێ بۆ پارتی کێلە تۆ بنەماڵەی بەزانی بەگێ نەزانی بنەماڵەی بازانی مستشاری ئیسرائیلیان هەیە باشە 5 ساڵە 4 ساڵە بەدەست لاهوری شەرجەنگیەوە بنەماڵەی بازانی گیریان خواردن بۆ عەزیزانی من باشە بۆ باسکە بنەماڵەی بازانی بەدەست لاهورەوە گیریان خواردبوو ئەم لاهورە ئەدوومارە هەر ئەگەڕا چالاک فعان ئەم لا ئەولا خەڵک خۆشەویست ئەمە ئەوەیە کرد ئەچووە هەولێر ئەچوو لەگەڵ عەشیرەتە ئەمادا ئەنیش خەڵکێکەوە بۆ ئەوانە بنەماڵەی بازانی لێی تۆقی بوون هەساچیان کە بنەماڵەی بازانی 3 ساڵ کە من ئاگام لێیە بە سەدان پێیجەوە پەلاماری لاهوریان نا هەزاران فیتنەیان بۆ دروست کرد بەڵام چارەسەریان بۆ نەکرا لە دوایە پارتی هەستا بۆ ئەوەی کە لاهور نەتوانێت یەکێتی هەڵسێنێتەوە و بیکاتەوە بەشانی پارتی و ببێتەوە بەهێز لە دەڤەرەکەیە و شان بەشانی پارتی لە بەخایە ببێ بەهێز با بڵێن ئاوای لێبێ هەسان زۆر زیرەکانە لەگەڵ تورکیایە پاڤێڵ و قوباد و شاناز و ئەوانیان برد وتیان وەرە لاهور خەتەرە ئەوکو کەسی یەکەمێکێتی دەرەکەوێ وەرن ئەمە پەلامار بدەن ئێمە ئەمەتان بۆکەین ئەوتان بۆکەین ئەوتان بۆکەین پەلاماری لاهوریان نا یەکێتێکیشان ئاوە ڕسوا کرد باشە ئێستا مەگەر بە تەزویرات بچن کورسی بۆ خوان بێنن ئەگینا کەس دەگینەوە بە یەکێتی خۆشەویستان کەس دەنگی پێنەوە باوەڕتان هەبێ باوەڕ ئەوێکێتێ 10 کورسی بێنێ 15 بێنێ هەرچێک بێنێ ئەو کورسیانە هیچ قیمەتێکی نییە چونکە خەڵک لە ساڵ 80 دەنگینەوە بە یەکێتی و ئەم حیزبانە ئەوەی یەکێتیەک هەڵەسێ قوباد دەهێنێ قوباد و سیاسەتیان نەوتووە مەسنەگری بنەماڵەی بازانیە پاڤێڵ سیاسەتیان نەوتووە هەدانشێ واکە قومبایە و هەر خەریکی خانم بازی و ئارە خواردنەوە دەرمان خواردنەوە هەر کەسێکی ئەیاتە بەشەق و هەردەقە نادەقەجی سەبازی لە بەرەکات و کۆمەڵێ چەق و بۆ خانە کۆکاتەوە کوێ دامەوە تۆ خەریکی چیچ بەزمێکی ئەمەکی کاکە تۆ ئەچی لاهور ئاوالەیەکەی بە نمونە پەلامای لاهورە دەی بەڵام نورەدین هێنی قوبا تاڵەبانی نورەدین بێدەنگ بە بۆ دەنگ کۆکەیتەوە ڕسوا ئەوە ڕسوایەکە خۆ بشنە بە زەحمەت نەبێ ئەمە یە ڕسوایەکی تۆ زۆریش بۆی دامەشن بۆ مەسەن نەتیجەی دەنگدانەکە ڕەنگە ئاڵوگۆڕی پیا بکەن ئاڵوگۆڕی تیا بکەن مەسەن کورسی نەوەی نوێ بن بە یەکێتی یەکێ بن بە گۆڕان کورسیەک فڵان و فیسار و ئەلەم بابەتانە هەموو شتێکیان دێوەشێت و ئەمانە شتەکان دابەشکەن هەتا لەگەڵ عێراق و لەگەڵ بەغایشە بۆچینە بۆ زۆر شتێکی عەجیب نییە نەتیجەکان بگۆڕن بەڵام ئێمە حەقەتەکە ئەزانین خەڵک ڕاستیەکە ئەزانین کە لە ساڵ 75 تا لە ساڵ 80 خەڵک دەنگی نەداوە بە یەکێتی پارتی باشە ئەو لە ساڵ 20 یا لە ساڵ 25 کە دەنگیانەوە بە یەکێتی و پارتی و نەوەی نوێ و گۆڕان و ئالەم بابەتانە بەشێکی زۆری زەربەکەیان لێیاوە یا بەسەر بەخۆکانیان ناوە کەواتە ئەم هەڵبژاردنە هیچ قیمەتێکی نییە ئەمە ڕاستێکی بۆیە پارتی بنەماڵەی بازانی زۆر عاقلانە توانیان یەکێتی و گۆڕان بە تەواوەتی ڕسوا بکەن نەوەی نوێژ بەرن بۆ خۆیان ئەمە قسەی ئارام مەحمە هەڵیگرن ئەم قسەیە ئەزانم ئێستا ڕەنگە هەندێکەس باوەڕ نەکا بەڵام دوایی ماوەیەکی تر باوەڕ بە ئارام مەحمەکەن چون لاهوریان ئاوا لێ کرد ئینجارە یەکێتی ئاوا ڕسوا کرد تەواو بۆ خۆ دانیش ئەبێ پارتی کورسی باتێ
بەڵێ قەیناکە پاتی لەگەڵ مەلایکێتی لەبەر خاتی واتان کردووە ئەو نەتان کوسیینی یعنی ڕێکەوتن کە ڕێکەوتن لە بینی خۆیانە ئەینا تۆ وەرە لە سا 20 یا لە سا 25 قەیناکە لە کوردستانە ئەمە ئەی لە دەمی چێوە کاکە ها ئەوەیە ڕاستێک پرۆپارتیەکان ئاوایان کرد ئەمە حاڵی یەکێتی ئەوەش حاڵی گۆڕان بزانەکە شێوای لێ کرد لەبەرە قەت کەس گلەی لە ئێمە نەکات هیچ گۆڕانێ نەڵێ وەڵا خەتای ئێوە بوو ئارام ئەحمەدەکان و ئێوە واتان کرد گۆڕان ئەوە نەخێر ئێوە واتان لێ کرد تۆ هاتووی لە حەو کۆمپانیادا ناوە لە گردەکە چیاونمە هەرچی ئینسانی چەورە و لاتولوت و قومارچی و ساختەچی لە گردەکە داناوە بەڵام ئینسان شەریفەکان دەرەکەیتەوەکەیتە خوارەوە ئاوا لێت خۆ من پێم وتی من هاوارم کرد وتم ئێوە ئەی دۆڕێنن دۆڕانیشتە حقەتە بەسەر چون ئێوە خرانە سەر ڕەفا ئەزانم حیزب وەکو دووکان هەر ئەمێنێتەوە وەکو حەمە حاجی مەحموود وەرمونە ئەگەر خۆی بژی هەتا 20 ساڵێکی حسک ئاوا ئەمێنێتەوە وەکو دووکان گۆڕانیش ئەمێنێتەوە وەکو دووکانێکی سیاسی بۆ گروپێ بۆ خۆیان بیخۆن و لەسەری بژین ئەوە ڕاستە بەڵام وەکو حیزبێک بۆ کە هیچ ئاواتێکی هەبێ ئەو گۆڕانە کۆتایی پێ هاتووەتەوە شکستی خوارد ڕۆی خرایە سەر ڕەفەی سیاسی ڕەفەی مێژوو تۆزی لەسەر ئەنیشێت بەدەوکو دووکانێک ئەمێنێتەوە کۆمەڵی خەڵک بۆ خۆی لەسەری ئەژین و تەواو شێوای کرد ئێوەتان کرد نەک ئێمەمانە ئێمە هەموو هەوڵێکمانە کە گۆڕان شکست نەخوا کە وەکو پۆڵا بەرامبەر بنەماڵی بەتەنی بە ئەژێتی بوەسێ بەڵام ئێوە فرۆشتان ئەمە چه ئۆپۆزیسیۆنێکە دروست بووە ڕۆژێ پیاوی پات ڕۆژێ پیاوی یەکێتیە ها چۆن شیوا بێت ئەوەتە کەس نەتیجەکەی بینن و ڕسوایەکانی ئێوە ئەبینین لە دوای هەڵبژاردنەکانیش ئەوەتان بۆ بڵێم عەزیزان لە دوای ئەم هەڵبژاردنە 24 ساعاتیکە یان 42 ساعاتیکە و ئەمانە ئاوا پێ بچێ وردە و لە وەزعی عێراق بە تەواوەتی خراپە بێت بە تەواوەتی خراپە بێ ئەم وەزعەتە چونکە بۆ لەبەرەوەی کە زۆرینەی زۆری خەڵکی عێراق بە کوردستانیشەوە لەگەڵ ئەم دەسەڵاتیان نییە یعنی ئەم دەسەڵاتە هیچ شەرعێتێکی نییە هیچ شەرعێتێکی نییە لە حەقەدا ئەمریکا و ئەوروپا هەموو دنیا ئێستا ئەزانێ کە خەڵک دەنگ نادا بە پارتیەکێتی و حیزبەکانی فڵانە فیساری بەغا و شیعە و سونە و ئەلەم بابەتانە بۆ لەبەرەوەی هەمووی خەریکی قاچاقچێتیە هەمووی خەریکی پارە پیاکردنە هەمووی خەریکی کاری مافیاییە باش خەڵک ئەمانی ناوێ لەبەر ئەوەیە ئەمریکای پشتێتی ئەکات وەزعەکە بە تەواوەتی خراپە بێت هیچ نەما ئێوە گۆڕانەکان و یەکێتیەکان و ئاپارتەکان بە ئارام ئەحمەدی نەکەن کردتان بە پیاوی لاهور کە ماوەیەتان و پیاوی شاسوارە ماوەیەتان و پیاوی پارتیە هەر دەقەدە قسەتان بە منوت ئارام ئەحمەد ئەو نەمەعاشی هەیە ئارام ئەحمەد ئەو نەعازە و شوقەی هەیە هەمووشی درۆتان کرد بۆیە بزانن خوا چەنە ڕاستە ئینسان کە ڕاست بوو هەرگرەوەکە باتەوە یەک منت بێحرمەتی پێ بکەن هەوڵی شکاندنی بدەن ئاخری خوا ئەو ڕوخسارە چەپاڵتان هەڵ ئەداتەوە ڕوخساتان پیشانی ڕاستیەکەتان پیشانی هەموو مجتەمەعەدا و ڕاستی هەسە دەکەوێت ئەمە حەلەکەی مێژووە ڕەنگە دواکەوێ حەقیقەت ڕەنگە دواکەوێ ڕاستی لەسەرکەوتن بەڵام نەتیجەکەی هەر بۆ حەقیقەتە ڕەنگە چەند ساڵێ بخایەنێ بۆیە خوا ئاوا ڕسوای کردن و ئێمەشی سەرخست هەزاران هەزار ئینسانی گۆڕان خواست کە وەڵڵەه گەنجە زانم لە عەربەتەوە ئەچوو بۆ گردەکە بە پارێزی فەرەنە بۆ خۆشەویستان ئەوا گرتت بێن لای مزگەوتی گەورەوە گوێیان بڕی بوو جەماعەتێکیەتی کەچی ئێستا عومەری سەیعەلی چیانما ڕۆشتووە چیا ئاواکە لە قوبات تاڵەبەت خەنە دەستی قوباتەوە بە هەردووکمان بەهێزین کاکە نورەدین چی بەهێزی با دوتان ڕسوان کاکە ئایلەوە تۆ نورەدینێوێت سمە دەوێت چۆن ڕسوان نابی ئەوە ڕسوا بێتەوە الحەمدولله هیچ بۆ مۆزوع نییە یەکێتی ئەی کورسیە با پارتی ئەی بانەوەی نوێ ئەی با هیچ بۆ مۆزوع نییە خۆشبەختانە ئەم ئارام ئەحمەد نەمرد ڕسوایی گۆڕانم بینی بەڕاستی ڕسوایی ئێوەم بینی باشە هەمووتان ئەزان هەموو کوردستان سێ دانە ساڵی ڕەبەقەم ئارام ئەحمەد هاوارەکە سێ ساڵە هاوارەکە دنیام لێ تێگەیاندن دنیام لێ تێگەیاندن چونکە ئێوە زوڵمتان لە ئێمە کرد ئێوە دڵی ئێمەتان ژیان شکان ئێوە تەمەنی ئێمەتان بەفیڕۆیە 10 ساڵ تەمەنی ئێمە و جوانی ئێمەتان کوشت 10 ساڵ ئارام ئەحمەد 2 سەفەری نەکرد بۆ خۆشیەکانی خۆی بەیانی ئەچوم بۆ کرێکاری بە پاسکیلێکەوە ئەهاتمەوە پارەکەیم ئەیە بەهین بە کارت و مارتوانە لە پاڵتاکە و تەلەفۆنم بۆ کاندیدەکانە کرد تەلەفۆنم کردو بۆ کاندیدی گۆڕان لە پێنجێنەوە ڕێزم بۆی هەیە کە ئێستا دەنگی نەماوە بە 3 سەعات بە کات قسەم لەگەڵا کردو بۆ خەڵکی ئەوروپا کە بڵێم ئەمە کاندیدی گۆڕانە باش نییە دەیان کەسی لەوانە هەمووی کۆڕ و سیمینارم بۆ کردوون لەسەر گیرفانی خۆمان
دەی لە دواییە ئارا مەحموود چێوە گوێن فرۆشە و نازانم گوێنێەوە ئالم بابەتانم بابە من گوێن نادەم تۆ گۆڕان فرۆشیت تۆ مرۆڤ فرۆشی مرۆڤ فرۆش تۆ ئینسان فرۆشیت تۆ هەموو شتێکی فرۆشتووە تۆ ئابڕۆت فرۆشتووە شەرەف و کەرامەتی فرۆشتووە من هاوارم کتم خەلی سەرکانی ئاواکە نیوەی ئەم شارەم وا لێ کردووە لە گردەکەەوە دابنیشی بە ژنی سلێمانی بڕێ نیوەی ئەم شارەم وا لێ کردووە والله علی حەمە ساڵە پێویتم لە کەبابخانەکەی هاندەری جەمال ڕەفعەت دەمدا ناخەیە ئاو علی حەمە ساڵ پەنجەیەکەم بە چاویە وتی وەڵا خەلیل وای وتێ نیوەی ئەم شارەم وا لێ کردووە ئەو کاتە وتم لە گردەکەی بێنە بەشەق میخەنە خوارەوە دێ ئەی دۆڕێنیت بۆیە قاری حاجی علی ڕۆی بۆیە عوسمانی حاجی مەحموود ڕۆی چیتان نەکرد بە عەبدوڕەزاق شەریف بەڕێوەبەری KNN بوو چیتان پێ نەکرد ئێوە تۆ ئەبێ حرمەتی ما پێی نەکەن سوکاتی ما پێی نەکەن ها مامۆستا هادیەکمانەیە گەر بیرم بێ شەکرە پیاوێک باش نییە هەچی بێ حرمەتی پێیان نەکرد ئەم گۆڕانانە هەر ئینسانێکی شەریف بووە سوکاتیان پێ کرد هەر کەسێ خۆی نەفرۆشتای بە پارتی وەکێتی چەورەی بەردەم چیا و نما نەبووایە بێ حرمەتیان پێ کرد ئەو دایشی وایە خاڵەوە خوشی وایە کۆرەکاکە تۆ قسێ بەسەر دایک خوشی ئەم عالەمەوە ئەی خوا لەوە ڕسواتتان کە ئەوە ئاوا ڕسوا بوو من خۆشحاڵم الحەمدولله کە گۆڕانم بە ڕسوایی بینی ئیتری مشکلەی من نییە بەڕاستی کێ کورسێ باکێ نایبە یەکێتیش باجی ئەوەدا بەخوا 20 کورسی بن یەکێتی لە سا 8 خەڵ دەنگینەوە بێکێتی هەتا یەکێتەکانی لە 100 یەکێتی بڕوا ناکەم لە 100 یەکێتی دوو یەکێتی دەنگیاوە بە یەکێتی دەنگیان پێنیاوە ئەوە لەوە تەکید فشە فژ نەکەن بێلاهوریتان پێوە دیارە ئێوە یەکێتەکان ڕسوا بوون بۆ بنەماڵی بازانی ئەیشی دۆڕێن بە مانای کەلیمە کۆتایتان پێهاتوو ئێوە تەواو بوون تەواو والله خۆشەویستان ئەوە گۆڕان فت ئەم یەکێتیش هەتاوەکو ساڵێ تا 2 ساڵی تر لەسەر ئەم نەهجە بڕواتان هەبێ بڕاتان هەبێ ئاسەواری نامێنێت ئاسەواری نامێنێت خۆی حلەکە خۆ لێ ناوەچێت منیتر کاتان ناگرم خۆشەویستان ئەوە پەیامەکەی ئەم شەوم بوو خۆشبەختانە کە ئاوات و ئامانجەکەمان وەکو کۆمەڵی ئینسان هاتە دی لەبەرەوەی کە بەگوێی ئێمەیان نەکرد گۆڕان ئاوای لێ هات کەسیش گلەی لە ئارا مەحمەدەکان و قالی حاجی عەلیەکان و عوسمانی حاجی مەحموودەکان و فڵان و فیسارەکان نەکا گلەی لە دەیان و سەدان هەزار هەڵسوڕا و نەکا کە گردەکەی بەجێهێشت ئێوە ئەو خەڵکەتان ئاوا لێ کرد چیا و نما و عومەر و جەلال بێجەوهەر و فڵانەکان ئێوەتان لە خەڵکە کرد دەبڕم باجەکەشی بن ئۆباڵی شکستی گۆڕان لە ئەسۆی ئێوەدایە لە ئەسۆی گردەکەدایە ئەبێ خەڵکی ئەوانەی کە ئومیدیان بە گۆڕان و گۆڕانکاری هەبوو ئەبێ تفکەن لە گردەکە لە مۆلا بڵێ ئێوە ئاواتەن لە ئێمە کرد کە قاچاقچێکی و شاسوار ئێستا بێت بیخوات دەبڕۆن شەو شۆگاتان خۆش بێ حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە خواتان لەگەڵ بێ عەزیزانی من چاوەکانتان ماچەکە هەر بژین بیرم نەبوو ڕسوای بۆ بنەماڵی بازانی ئەوە نەڵم دڵمەتەقێ بەڕاستی دڵنیا بنەماڵی بزیان ڕسوا بێ ئەم جارە تاکو ئێوارە تەزوینەکە نازان شۆ کردویان ئەم شەویانە تا ئەوە تەزوین نەکرابوو لە بادنانیشا خەڵک زۆر کەم دەنگیا بوو بەڵام ساڵانی پێشوو کە هەڵبژار نەکرا پارتیەر خۆی پڕیە کردەوە ڕەنگە ئەم شوێش کردبێتە نازانم چونکە ئەمانە ئامانیان نییە هێشتا باوەڕ بە نەتیجە شت نەکەن هەر لە خۆتان بڵێن ئەوە نەکوسی هێنا ئەوە یەکەم بوو ئەوە دووەم بوو ئەمە نا یاری سیاسیە بەیانی هێز سیاسیەکان کۆ بنەوە ئەم 24 سەعاتە ئەلە چۆن دابەشیکەین وا نەزانن ئەم 24 سەعاتی داهاتوو بۆ بژاردنی دەنگەکانە نە بۆ ڕێکەوتنی سیاسیە بۆ ڕێکەوتنی سیاسی تێگەن کاکە بۆ ئەوەیە هێزە شاسوان ناڵێ ئێمە یەکەم بووین ڕەنگە بیکەن بەسێ هەم بیکەن بەسێ هەم بۆچی نە کورسیەکانی شاسوای هێنایەتی یانەوەی نوێ ئەی دزن و ئێن بێشێتی دانێن بە گۆڕان ئێن بە پارتی زۆر ئاسایی دەی خواتان لەگەڵ خۆشەویستانی من چاوتان ماجەکە بەخێرچ